لەسەر شیعرێک موچەکەی شێخ ڕەزایان بڕی. شێخ ڕەزای تاڵەبانی کە یەکێکە لە شاعرە کلاسیکەکانی ئەدەبی کوردی و ڕێچکەی تایبەت بەخۆی هەبووە لە نووسینی شعری داشۆریندا. سڵی لە هیچ کەس و تاقمێک نەکردووەتەوە و هەر کاتێک ویستە بێتی بەرامبەرەکەی بە شعری هەجوو داشۆریوە. ئەو لە بوارە سیاسیەکەشدا هەروە بووە و هەر فەرمانڕەوە و کاربەدەستێک کاری ناڕەوەی کردبێت لە ئاستیدا بێدەنگ نەبووە. ئەمە بە تایبەت بۆ کاربەدەستانی عوسمانی کە بە پێی شیعرەکانی شێخ ڕەزا خەڵکی نەزانیان زۆر لەگەڵدا بووە. بۆ نمونە کەسێک بە ناوی حوسنی پاشا فەرماندەی سوپای عوسمانی بووە لە شاری کەرکووک. ئەم حوسنی پاشایە کەسێکی بەدکار و بەدخوو بووە، گەندەڵیەکی زۆری لێبینراوە و ئازاری خەڵکی کەرکووکی زۆر داوە. شێخ ڕەزا بەم شیعرە ئەڵوێستی خۆی بۆ حوسنی پاشا دەردەبڕێت. بەسەگەم وت عەجەبە خزم تە حوسنی پاشا تووڕە بوو، کلکی لە قاند و وتی حاشا حاشا، ڕاستی گەرچی سەگیشم بەخوا خۆم دەکوژم، ناوی من بێنی لەگەڵ ئیسمی خەبیسی پاشا. هەروەها زۆربەی ژیانی شێخ ڕەزا لە سەردەمی حکومڕانی سوڵتان عەبدولحەمیدی دووەم 1842 بۆ 1980دا بووە. هەر بۆیە سەرەتا شێخیش وەک هەموو خوێنەوار و مەلاکانی سەردەم وەسپ و سەنای سوڵتانی کردووە. بەڵام کە خۆی دەچێتە ئیستانبول و بە چەندین ڕۆشنبیری و ئەدیبی کورد و تورک ئاشنا دەبێ، بۆی دەردەکەوێت ئەم سوڵتانە ئەو ئەفسانەیە نییە. لەوێدا چاوی کردووەتەوە و تەماشا دەکا کاربەدەست و بەرپرسەکانیش بە دزی و بەرتیل خواردن میلەت دەڕوتێننەوە. وەیە بەم جۆرە سوڵتانی لە بەرچاو دەکەوێت. لە هەشتی تەموزی ساڵی 1905دا کە سوڵتان حەمید لە کاتی ڕێوڕەسمی چوونە نوێژی هەینیدا بۆمبێکی بۆ دادەنرێت، بەڵام هیچی لێ نایەت. شێخ ڕەزا بە ئاشکرا دەڵێت چی بڵێم، حکمی خوددایە، هەر خۆی خەڵکی دەژێنێ و دەشمرێنێ، دەنادەبوو سوڵتان بە سەلامەتی دەرنەچێت. کاربەدەستانی دەوڵەت لەسەر ئەم دوو هەڵوێستەی شێخ ڕەزا دژی عوسمانیەکان موچەکەی بۆ هەمیشە دەبڕن. ئایا ئەگەر شێخ ڕەزا لەم سەردەمەدا بووایە پێدوایە لە لای ئەم دەسەڵاتە موچەی دەبوو یان هەرزوو لەوێش دەیان بڕی؟